من کەناوم هەژار غازی عەزیزە یەکێکم لەو منداڵانەی کە لە مەرگەساتی ئەنفالدا لە نێو زیندانەکانی بەحسا لەدایک بوو. دیارە ئەوەی کە دایکم بۆمی گێڕاوەتەوە ئەو کاتێک کە پرۆسەی ئەنفال بە سەرگەلی کورد و بە تایبەتی گوندەکەی ئێمەشدا دێ سەرجەم دانیشتوانی گوندەکەمان ڕاپێچەکرێ بەرەو زیندانەکانی خوار و عێراق. دیارە لەو کاتەدا دایکم بە من حەملی ئەبێ لە دوایی ماوەیەکی کەم بە دەقیق بەرواری 24 لە نێو زیندانی دبستدا من لە دایکە بووم، بەڵام بە هیچ پێداویستەیەکی پزیشکی بەبێ هیچ پێداویستەیەکی منداڵ. دیارە ئەو قاعانەی کە ئەوەی دایک و کەسوکارمان ئەیگێڕێتەوە هەر قاعەیەکی زار لە 350 ژن و منداڵی تێدایە و بەڕاستی زەحمەتە بۆ ئافرەتێک کە بە بەرەچاوی ئەو هەموو منداڵ و ژن و منداڵەوە کە منداڵی ببێ یاخۆی بە ئەو پاسەوانەی کە لە پەنجەرەکانەوە سەیری کەسوکاری ئەنفال کراوانەکەن. بۆیە داوا ئەکەن بۆ ئەوەی کە من دایکم ببەنە نەخۆشخانە تاکو من لە دایک بووم ڕەتیەکەنەوە ڕەت. بە ناچاریەوە لە سوچێکی زیندانەکەدا دایکم ڕاکشن ئەوەندە کاتەکەی سار دەبێ و ناخۆشە بێ دایکم ناتوانێت لەسەر ئەو چیمەنتۆ یاخود لەسەر ئەو گڵە دانیشە لە نێو زیندانی دبستدا. خوشکێکم کە ئێستا لە ژیانە ئەڕوا لە 8 قاعەی دوورتر لە قاعەکانی خۆمان پیرێژنیە کە بینێ کۆڵوانەیەکی بە کۆڵەوەیە داوای کۆڵوانەکەی لێکا بۆ ئەوەی بەشێک لە ئازاری دایکم کەم بێتەوە، بەشێکی کۆڵوانەکە کە دایکم لەسەری دانیشێ بەشەکەی دیکەیش تاخ و من لە دایک من بپێچم پێوە. دیارە کە لە دایکە بم عادەتەن منداڵ پێویستی بەجاکردنەوەی لاشەیەتی لە لاشەی دایکی بەبێ هیچ پێداویستێکی پزیشکی دیارە. لەو کاتەدا جارێکی دیکە تکاو ئیلحاکەنەوە لەو پاسەوانی زیندانەکە بۆ ئەوەی ئەو موسە لە کارکەوتووەی کە کاری پێ ئەەکەن و فڕێی دەدەن بۆ ئەوەی بیان دەنێ بۆ بڕینی ناوکی من. دیارە بە ناچاریەوە ماوەیەکی زۆر بەو حاڵەکاتە ئەمێنمەوە دوجار ئەچن لە نێو زیندانی دبستدا دوو بەردێنن بەردی ئەخەنە ژێری ناوکم بەردی ئەدەنەبانی ناوکمەوە بۆ شێوازە من لە نێو زیندانی دبستدا لە دایکم. پاسەوانی زیندانەکە بێت لە نەتەوەی تورکمان. دیارە ئەو کاتە ئەبینیە کە ئەم ئافرەت و ژن و منداڵانە عەزیە دەدرێن بە جۆرێ لە جۆرەکان. داوا ئەکا لە دایکمان بۆ ئەوەی ئەڵێ ئەگەر ئەم منداڵە لە دایک بوو بێت کە لە ژیانە بمێنێت، چونکە لەبەرەوەی ئەم منداڵانەی کە ئێستا لێرێ بەشێکی زۆریان هاو شێوەی من لەوێ لە دایک بوونەوە کە ئێستا وەفاتیان کردووە لەوێدا ئەڵێ ئەگەر لە دایک بوو بمێنێت حەزەکەم ئەم منداڵە ناو بنێن هەژار لە پەیامە ئەوەیە هەر ئەو سەربازە ئەگەر لە ژیانە ماوە بۆ ئەوەی بیبینینەوە و سوپاسگوزاری بین و لەو ڕۆژەدا سەربازێک کە سۆزی بەرامبەر ملەتێک هەبوو بێت کە ئەویش ملەتی کورد بوو لەژێر دەستی دڕندا نەترین ڕژێمی بەحەز بووە ڕاستی جێی دەستخۆشی و جێی سوپاسە.